بنێرانی دەستگای ستاندار سڵاوتان لێبێت ئێستا من لە قەڵاتجێم بە دیاریکراوی لە گردی حوسنا ئەمڕۆ 8 مارسە و چەندان چالاکی تایبەت بە ئافرەتان بەڕێوە دەچێ و وەلەم ڕۆژەدا هەموو دنیا و هەموو جیهان یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. ڕۆژەکە لە ساڵی 1970 واتە 112 ساڵ پێش ئێستا لەلایەن کۆمەڵێک ژن کە 15,000 ژنی نیۆرەك بوون کە گردبوونەوەیان کرد لە دژی ئەوەی کە کاتەکانیان بۆ کەم بکرێتەوە حەق دەستەکانیان بۆ زیاد بکرێ. ئەمڕۆ لێرە چەندان چالاکی بەڕێوە دەچێت. من دەمێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم. سڵاوت لێبێت دەمێت بزانم ئەمڕۆ ئێوە بەچی بەشدارن و چۆن ئەم چالاکیانە هەڵدەسەنگێنن. سلااو لە جەنابی شت من بە چەند جۆرەی شیرینی بەشدارم. دەتوانم بڵم ئەم جۆرە چالاکیانە گرنگێکی یەکجار زۆری هەیە بۆ ئێمە و بۆ هەموو خانمانی دەستڕەنگینی دەڤەرەکەمان لەبەرەوەی وەکو پێشتریش ئاماژەم پێدا لێرە دەرفەتی کارکردن و دەرفەتی کارکردن و ناساندن کەمە بۆ ئێمە، بەڵام ئەم جۆرە چالاکیانە گەورەترین دەرفەتە بۆ ئێمە. هەم کاڵاکانمان بە خێرایی دەتوانین ساختبینەوە، هەموو ئێمەش وەکو خاوەنکار دەتوانین باشتر کارەکانمان بناسێنین. زۆر سپاس. ئەوەی کە جێگای سەرنجە چەندان گروپی هونەری و میوزیک لێرە ئامادەین و چالاکیەکە جوانتر و ڕازاوەتر دەکەن.